سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاش ناوکارانم بووینومیۆنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بەڕێزان ئەم ڕۆژ لە نێو شاری سلێمانی لەگەڵ کامێرەمانی هاوکارە میاوە جومعە پەیامێکی دیکی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی ئەوەی پەیامی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسین تا چەند بەلاتەوە گرنگە بەلاتەوە پێویستە لە هەرێمی کوردستاندا ڕیفراندۆم واتە گشتپرسی بکرێت. تا چەند بە گرنگی دەزانیت لە ئێستادا لە هەرێمی کوردستانە ڕیفراندۆم بکرێت. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاو دوێ دەکەین. ئێوەی بەڕێز و خۆشەویست بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان. فەرموون. کێ هەیە حەز بەسەر بەخۆیی نەکات؟ کەس هەیە ڕیفراندۆ قبوڵ نەکات؟ حکوومەتی چی بکەین؟ ئێمە پەرلەمانمان نییە. ئێمە درۆ دەدەسێ خەڵەتانە ڕیفراندۆم و ئاڵا بەرزکردنەوە و ئەسڵ ئەساسی نی. وەڵای من هیچ ئەمەلێکم بە دەوڵەتی سەر بەخۆیی نییە. ئاهێ بە میلەت تابێنەوەوانێ مەسەلەن ئاهێ بە میلەت تابێنەوە بژێوی خەڵک باشکەن وی خەڵک باشتر بڕوا بەرە و سنوێخی دەنگان. ئایا ئەو سەربەخۆیە ماڵوێرانکەرە یاخود بنیادنەرە؟ دەنگ بۆ کێ بم بۆی بم کە برسیمە کە بە بژێوی باشکە ئەچم نەین. پێشەکی بەنای خۆی گەورە میێرا ڕفراندۆم پرسێکی چاری خۆنووسینی هەموو نەتەوەکە کە بەجددیە بە ئیشی لەسەر برێ وەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان نەمانتوانیەوە بەجددی ئیش لەسەر ئەم بابەتەکەین کە پێڵم پرسی سەربەخۆیی خۆکارەکەشی بۆ چەند خاڵێکی جەوهەری ئەگەڕێکێک لەوانە ئەو سەراعەت داخلیە کە لە بینی حسابەکانایە کەمە هۆکارێکی سەرەکیە وە لە هەمان کادامە پێکەوە ئەبێ دەست دەست یەک بین بۆ ئەوی بتوانین ئەو سەراعەت داخلی ناوخۆمانەیە کەمکەینەوە. خاڵی دومیشان ئەوەیە کە پەیوەندی بە دووەلیەوەی ئەبێ ئەمە بتوانین پەیوەندیەکی دیبلۆماسی باش لەسەر ئاسی نێودەوڵەتی پێکەوە بۆ خۆمان دروست بکەین اینجا پام پێبنین ئەو هەنگاوە بەڵام لە ئێسادا پرسی ڕفراندۆم و هێنانەکایەوەی بە قەناعەتی من تەنها شتێکی وەهمیە و بۆ خەڵک مەڵژۆڵکردنەوەی ڕاستی بێ چونکە ئێستا هەلومەرجی پرسی بە دەوڵەت بوون لە ساحەی سیاسی کوردیە هەنگاوی ناوە بەڵام هەنگاوەکەی بە فعلی نییە بە فعلی نییە بۆ ئەبێ حسابی سیاسی کوردی بەرپرسیاری سیاسی کوردی دەسەڵاتدارانی کورسی ڕای گشتی شەقامی سیاسی کوردی پێکەوە دەست لە دەست بتوانن ئەم هەنگاوە بەرەو پێشەوەرن بەڵام ئێمە هەتاوەکو بتوانین بە جدیش لەسەرم باسەکەین بۆ باشە چونکە بۆچی چونکە ئێمە ئەگەر بزانین لە ئاسی یەقلیمی و لە سەراسی دووەلی کۆمەڵە دوژمنمان هەیە چ لە سەراسی ئیقلیم چ لە سەراسی دووەل ئەبێ ئێمە بتوانین هەنگاو بنین بۆ ئەوەی ئەو سەراعی کە لە ناو خۆمانایە لە ناوی بەرین و لە ئێستاشە من پێم خۆشەوەکو هاوڵاتێکی تاکی کوردی پرسی دەڵبەست پرسی سەربەخۆیی دەوڵەتی کوردی بە ئەنجام بگات بۆی ئێمە ژۆک و هەموو نەتەوەیەکی ترمافی چارەی خۆنووسین خۆمان هەبێت و خاوەنکیانێکی سیاسی خۆمان بین بەڵام ئەمەش لە ڕێگەی دانوستانێکی فعلیە بێ کە حزابە سیاسەکانی ئێمە ئیشی لەسەرکەن و واز لەو خودپەرستی و خۆپەرستیە بێنن کە لە ئێستا لە بینیانە هەیە و مل کەش بکەم بۆ یەکتری بۆی میلەتەکەی باجەکەی نەیە چونکە ئێمە مدێکی زەمەنی زۆرە لە قەیرانێکی داراییان کە خەڵک تەواو لەو قەیرانە دارایە تاسیری تێکردو و هاتنی ئەم پرسش لە ئێستادا کە بە قەناعەتی من سێ جوزی سەرەکی پێویستە کایی دەوڵەت کیانی دەوڵەت پایی دەوڵەت یەک لەوانە هەرێمە دوو خاکە سێ دەسەڵاتی سیاسیە ئێمە هەرێمەکەمان هەیە خاکەکەمان لە ئێستادا لە سەراعین بۆی بتوانین مادەی 140 جێگە ناکۆکەکان قسەی لەسەر بکەین بەڵام ئایا بە فعلی دەسەڵاتدارانی کوردی توانیویانە قسە لەسەر مادەی 140 جێگە ناکۆکەکانکەن ئەمە وەڵامی علامەتی استفهامە و ئەوانە توانن جواب بن و خاڵێکی جەوهری تریانەوەیە ئێمە دەسەڵاتی سیاسیمانەیە کە ئێستا پەرلەمانێکمان هەیە کە ئەم پەرلەمانە پەک خراوە ئەبێت ئەم پەرلەمانە کارا بکرێتەوە بۆ ئەوەی پرسی بە سەربەخۆیی دەوڵەتی کوردی بە هەنگاو بنێت منیش وەکو هاوڵاتێکی مەرێمە پێم خۆشە دەوڵەتی ببینە خاوەن دەوڵەتی خۆمان و چانی خۆمان و هیوای سەرکەوتن بۆ ویلایەک و پشت بەخوا بینە خاوەنەوە دەوڵەتش ڕفراندۆم و مەسەلەی دەوڵەتی سەربەخۆیی کوردی مافیکە ڕەوای گەلی کوردەوە ئێستحقاقی نەتەوەی گەلی کوردە ڕەنگە مێژوو زۆر زوڵمی لە نەتەوەی ئێمەش کردی بێت لە ئێستاشا پێم وایە زۆرفی سیاسی و اقتصادی و ڕەنگە بەوەی شەڕی داعش و کۆتایی سایکس بیکۆ و لە دوای مووسڵ دەرفەتێکی لەبارتر هاتوۆتە پێش بۆ کورد و کورد ئەگەر خۆی ناوماڵی خۆی ڕێک بخە و ڕیزەکانی یەک بخە
پێم وایە ئێستا باشترین کات. ئەو ئامادەکاریانە چین کە پێویستە بکرێت بۆ ڕێفراندۆم؟ پێویستە کورد ناماڵی یەک خیتابی خۆی یەک بکە، گوتاری یەک کوردی ئێستا گوتارێکی پەرتەوازەیە، نێوان هێزە سیاسەکان پەرتەوازەیە، دڕدۆنگی هەیە و لە نێوان حکوومەت و خەڵکان متمانە نییە، پێویستە ئەمانە ئەپدەیت بکرێتەوە، ئەمانە مراجعە بکرێت کە مراجعی ئەمانە کرایەوە ئەمانە یەکرا و کاتە پێم وایە ئێستا عاملی دووەلی و عاملی ئەقلیمی باشترە لە ساڵانی تر بۆ کورد، بەڵام عاملی داخلی بەداخەوە عاملێکی خراپە و کورد پێویستی بەوەی سەکرتاری سیاسی کورد پێویستی بەوەیە کە ئەم عاملانە عاملی ناوخۆ یەک بکە و چاکەوە ناوماڵی خۆی ڕێک بکە. لە ئێستایا تا چەند پێت گرنگە یاخود پێت زەرورە ڕێفراندۆم بکرێت؟ بەڵێ وەڵا پێم زەرورە بکرێت ڕێفراندۆم، ئەگەر بکرێت شتێکی چاکە بە قەنەعەتی من. ئەو ئامادەکاریانە چین کە پێویستە پێش ڕێفراندۆم بکرێت بۆەوەی کە ڕێفراندۆمێکی سەرکەوتوو بێت؟ حیوادارم هەموو حیزبەکان یەک بگرن، تێگەی ئیتیفاق و برایەتی هەبێت لە بینیانەوە لە بەرەوە ڕێفراندۆمەکەی سەر بگرێت. دەفەرم لای من هیچ شتێک پێم باش نییە بکرێت. ئێمە حکوومەتێکی پەرلەمانمان نییە، برجەمان نییە، ڕێفراندۆم ببینە حکوومەت ناوەڵە لەبەرەوەی کە تۆ ئێستا ئێمە فقراتی ئێمە عمولی فقراتی ئێمە پەرلەمانە، پەرلەمان پاشی کراوە چی بێتە بازار زین شۆڵ بازارە چی داتوە پەرلەمان نییە، هیچ شتێک نییە، هیچ شتێک نەماوە بۆ یەک حیزب بۆ ئاوای هەموو کوردستان کەیت هەمووی لەسەر پێش ڕاگەتەوە. کەواتە بۆی ڕێفراندۆمێکی باش بکرێت پێویستمە پەرلەمانە؟ پێویستمان بە پەرلەمانە، پێویستمان پێی ماڵی خۆمان لێ بکەینەوە، هەمومان یەک بین، هەمومان یەک دەنگ بین. چۆن پەرلەمانتارەکان دوێنێ چەند ڕۆژێک لەمەوە پێش لە بەغا هەمویان هاتوونە دەرەوە لە پەرلەمانە هەمووان ئاوا بین ئەجا بیکەین. ئێستا یەک حیزب بۆ خۆی بەتاقیتەنیا هەموو کوردستانە خوا بەرهەمی کوردستانە خۆ فەرمووی یەک ئیش نییە، یەک مۆزەف ئیش ناکات، فەرمووی دوکانی سەرنگەربزانی چی هەیە؟ ڕێفراندۆری چی بکەین؟ ئێمە ماڵی خۆمان تەواو نییە، من بخۆم غازمان نییە لە ماڵەوە، فەرشی نییە لە ماڵەوە، ئاوم نییە، کارەبام نییە، خەڵک داوات بکەم بۆ ماڵەوە. ئامادەکاریەکان چین کە پێویستە بکرێت بۆ ڕێفراندۆم؟ ئێمە ئەمانەوێ ماڵی کورد یەک بخینەوە، هەمومان بە یەک دەنگ بە یەک سەوت بیکەین، ئەو کات ئێمە هەمومان یەک بووین، بەڵام ئێستا یەک نین، یەشێک لە هەولێر یەشێک لە سلێمانیەوە تا هەمووی وایران بووە لە هەندێک لە ملیۆن خەڵکی کێ جۆکم برسەوە. ئێمە حکوومەتی چی بکەین؟ ئێمە پەرلەمانمان نییە. ئەگەر ڕێفراندۆمەکە بکرێت پێ دوای سەرکەوتوو بێت؟ سەرکەوتوو ناوە لە سەدا یەکیش نایکە، لە داخی یەک حیزب بە سەدا یەکیش نایکە. ئێمە هەڵەبجەشمان کرد بە مەحافەزە، هەڵەبجەشمان کرد بە پارێزگایەکی جوان، بەڵام پینەمەگرم باشە لێ ئەم پێی نییە. با میلەت تێرکەن، ژیانی خەڵک باشکەن، خەڵک نان و ژیانەوێ، خەڵک ئاڵای ناوێ، ئەم ئاڵایە بەس درۆ دەلەسێ، ئەم وڵاتەکەیان فرۆشتووە، هیچێک نەماوە بە ناوی کوردایەتی و میلەت و خاک ومانە. ئەمە ساڵی 91 نییە، مناڵێکی بچووک بێنە تەمەنی 15 ساڵ بێ ناوسکی سۆنەری ناوسکی ئەم کاربەدەستانەی مەگا زانێت چی دڵسۆزێکن بۆم خاکە بە هەزاراتم کەرە بینی ڕات و خەڵک مرد لە برسا، خەڵک ناوماڵەکەی فرۆش دەیخوا. ئێمە درۆ دەلەسێ خەڵەتانە ڕێفراندۆم و ئاڵا بەرزکردنەوە و ئەسڵ ئەساسی نی. بەڕای تۆ بۆ ئەوەی ڕێفراندۆمێکی باش بکرێت سەرکەوتوو بێت پێویستمان بە چییە؟ وەڵی پێویستمان بە چیە تەزویرات نەکرێ، بەس لەم شەرقی ئەوسەتا نە دیموکراسیەت بوونیەتی هەیە، نە دیموکراست بوونیەتی هەیە و هەڵبژاردننیش هەمووی درۆیە لە وڵاتی ئێمە. چکم بینیمان چەند هەڵبژاردن کرا خەڵک بەڕێی خۆی هاتە سەر سنووقەکان دەنگیشی ها و دواییش بینیمان زەبری هێز و مافیا هەموو هەڵوەشانەکانی هەڵوەشانەوە، هەموو دەنگی خەڵکی هەڵوەشانەوە. واللهی لە 100% بکرێ باش ئەمە یەک. دووەمیش بۆ ئاڵای کوردستان، ئاڵای کوردستان ئاڵایەکی پیرۆزە، خەڵک لی نازانێ لەبەر ئەوەی کە ئاڵای کوردستان لە پاڵ مادەی سەوچلایە. ئەمە یەک، ئەگەر ئێمە ئاڵای کوردستان هەڵی مادەی سەوچلیش تەطبیق بێت، ئەمە یەک. دووهەمیش بەعزە کەسێ لە لای وایە ئاڵای کوردستان بە شتێکی ڕۆتینی دانا، نەخێر شتێکی ڕۆتینی نییە، چەندەها شەهید لە پەڵای ئەو ئاڵادا شەهید بووە. ئێمە خەباتمان کرد لە بێناوی کوردستان لە پەنای ئاڵادا کردومانە. قازی محەممەد وەختی خۆی ئاڵایە بە زەعیمێکی کوردی پێویستی بۆ ناکات، هەموو کەسە زانێت لەبەرچی ئەو ئاڵایەکی پیرۆزە، بەس ئێمە پێی نازانین. یعنی بەڕاستیەکەی ئەبێ ئێمە هەوڵ بین بە هەموو هەوڵێک و جدیەکمان نێڵین ئەو ئاڵا بەرەو دابەزین بێت. بۆ ئەوەی ڕێفراندۆمێکی سەرکەوتومان هەبێت، بۆی ڕێفراندۆمەکەمان وەک دەوترێک و شۆڕشە کوردیەکان لە کۆتایە فەشەل نەهێنێت، بۆی ڕێفراندۆمەکە لە کۆتایە دەوڵەتی کوردی بەدوایە بێت، پێویستمان بە چییە چ ئامادەکارێکی بۆ بکەین؟ پێویستمان بۆیە کە هەمومان بین بە یەک، هەموو حیزبەکان یەک بگرن، هەموو یەک هەڵوێستمان هەبێ، یەک هەڵوێستی چاکمان هەبێ، هەچ کەس ململانی حیزبی نەکات، ئەم بڵێ بۆم ئەو بڵێ بۆ، هەمومان بە یەک سەوت ڕێفراندۆم بین، دوژمنەکانمان ئەتەقن.
دوایە کە دوژمەکانمان تەقین ئەو کات ئێمە سەرکەوتوو ئەبین لێرە هەموو دۆستمانەیە و دوژمنیشمانەیە ئێمە حەز ناکەین لێرە ڕیفرادۆم نەبێت لەبەر کە گەر ڕیفرادۆم هەبێت میلەتی کورد قازانجەکە لێرە لەبەر چی یەکەم لەبەر ئەوەی کە ئەزانین ئایا چەند سەوتێنی چەند سەوت نایانی لە قەزی ئاڵاکە ئەمە حەزەکەین ئاڵای کوردستان ئاڵایەکی شەکاوە بێت لەبەر ئەوەی کە ئێمە لەپاڵ ئاڵایژین چەنەها ئەم هەموو شەیدە درا لە پێناو ئاڵایە ئێستا ئێمە ئەگەر بێ بە هەموو شێوازێ بێ ئەبێ نێڵی شکست بێنێت تاشن مەڵاگەر بەمشی ڕفراندۆم واتە ڕاپرسی بکرێت بۆی کە لە دوجارە دەوڵەتی سەربەخۆی کوردی ڕابگەێنرێت وڵای من هیچ ئەمەلێکم بە دەوڵەتی سەربەخۆیی نییە هیچ لە هیچ ڕوویەکەوە بۆچی تا ئێستا هیچ نەگرۆ بە میلەتە هەرچی بینی هەر جفان پڕکردن هەر بۆ خۆیەتی کوا ئەو هەموو ڕیفراندۆم ئەم هەموو هەڵبژار نەکرا ئەم هەموو سەرەکە گۆڕرا هیچ لە مەسەلەکە گۆڕا هیچ نەگۆڕراوە بەداخەوە ئەبێ کەسی دڵسۆز و تێگەیشت و پێگەیشت بۆ وڵاتە بێنە بەرهەم بەس بەداخەوە لە وڵاتە هیچ شتێک سەر نەگرتووە بۆی ڕێفراندۆمێکی باشمان هەبێت پێویستمان بە چییە؟ کەسی دڵسۆز کەسەبێت کە دڵی بە وڵاتە بسووتێ کەسەوێت کە هەست و سۆزی هەبێ بۆ وڵاتە هەڵقوڵای ئەم میلەتە بێ نازانم من چاوەڕ لەمانە ناکەم چۆن بۆچی ینی بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی سەربەخۆی بۆ ئەوەی وڵایت من لە تۆ پرسیارەکەم ڕیفراندۆم لە ئێستا گرنگە زەرورە؟ یە زەرورە بفکرێ بەس ئێمە کاربا دابی نەکراوە شتێک بکرێ بەلێ بەوکو کاربا دابی بکرێ ئەو کاتە بکرێ باش کارەبا چ پەیوەندێکی بە ڕیفراندۆم وایە یقینە تو کارەبا نەبێت چی بە چێ شت نەبێ وایە ها بۆ ڕیفراندۆمێکی باش پێویستم بە کارەبایە یاخۆ بێ تۆ بێ ڕیفراندۆم بکەی پێویستە بۆ شتانە هەیە پێویست بە هەمووی هەیە وایە بە بڕۆی تو ئامادەکاریەکان بۆی ڕیفراندۆمێکی سەرکەوتوو بێت چییە؟ ئامادەکاریەکان چین؟ بۆچی بۆیان چۆن بۆ ڕیفراندۆم وەڵای تابێ هەموو شتەکان بکری هەموو شتێ پێشنیاری بکەی بۆ ڕیفراندۆم چی بەسە ئێوە کوشی وەڵان وەکو وەکو هەمووی شتێک دابی بکری هەموو شتێ هەبێ واتە لە تۆ تی ئەگەم مەبەستەوێت سەرەتا ژیانی خەڵک خۆش بکرێت ئەو کاتێ ڕیفراندۆم بکرێت ئاراوەڵە ئەمە بەستەکەی تۆیە؟ ئاراوەڵە پیاوا بێ کاک ئەی من کارەبانە بێمە عاشی بێشت بێ چی لە ڕیفراندۆکەم کاکەم چی لێ بکەم وەرپێ مەردی ڕیفراندۆم خۆی گرنگە بۆ میلەتان بەڵام باوەڕ ناکەم لە ئێستا بتوانرێت مەسەلە ئەو ئەنجامەی هەبێت چکە پێش ئەوە بێ کورد هەمووی یەک بێت هەتا کورد یەک نەبێ باوەڕ ناکەم کورد ئەبێ یەک بێ؟ بەڵێ چۆن یەک بێ؟ یعنی یەک ڕیز بن یەک مووقیف بن ئەبۆ شکڵا بۆ ڕیفراندۆم پێویست بەمەیە؟ بە تاکید بەبێ ئەمە ڕیفراندۆم سەرکەوتوو نابێ؟ بە تاکید سەرکەوتوش بێن نەتیجەی نابێت چکە ڕیفراندۆم نەتیجەکە بەرەو سەربەخۆیی بڕات کە کورد یەک نەبێت چۆن سەربەخۆیی بێت وایە؟ بۆ ئەوەی کە ڕیفراندۆمێکی باشمان هەبێ پێویستمان بێ ڕیەخستنی ماڵی کوردیە ماڵی کوردی ڕیزی بە تاکید بەبێ ئەوە باوەڕ ناکەم هیچ نەتیجەیەکی هەبێ ڕیفراندۆمەکەش ئەکرێ بەڵام سەربەخۆیەکەت بەدەست نایێت کەواتە لە ئێستادا پێت وایە ماڵی کورد یەک نەخرابێ؟ بە تاکید یەک نییە چکە جیاوازی هەیە تقریبا جیاوازی هەیە و هین نەیە باوەڕ ناکەم وڵای شتێکی باشەکە بکرێت خراپ نییە شتێکی زۆر باشەکە بکرێ تیادیە و شتێکی باشە پێم باشە من ئەو ئامادەکاریانە چین کە پێویستە بۆ ڕیفراندۆم بکرێ پێشوەختە تاکو ڕیفراندۆمەکەمان سەرکەوتن بەدەستمێنێ وەڵڵاهی ڕیفراندۆم ینی پێویستی بە چییە و شتانی کە گونجاوە زیاتر سەرکردەکان باشتر دەزانن کە چۆن بکرێت و ئەحزابەکان خۆیان نەبێ بەنامە ڕێژی بە بکەن بەڵێ بەڕای تۆ بەڕای من وەڵی جارێ لە پێش با هەمویان یەک بگرن حیزبەکان یەک بگرن ئەو کاتە هەموو شتێ باشە خستنی ماڵی کوردی ئەی تەبعاً وەڵاهی ڕیفراندۆم هەر کاتێ بکرێ باشە شتێکی باشە بەڵام چۆنەڵێ پێشینەی بۆ بکرێ ئامادەکاری بۆ بکرێ مەسەرەن لە دوای ڕیفراندۆم مەسیرمان بۆ چۆچێ ئەگەر نەکرێ مەسیرمان بۆ چۆچێ ماسی لە ئەوانە بزانین بانی ڕیفراندۆمەکەین خۆمان تا چەنە حازر کردووە چەنە ئامادەکاری کردووە ئەوە گرنگ ئامادە باشەکان چی؟ وەڵا ئامادە باشی ئەوەیە کە مەسەلەن ئاهێ بە میلەت تا بێننەوانێ مەسەلەن ئاهێ بە میلەت تا بێنەوە بژێوی خەڵک باشکەن وی خەڵک باشتر بڕابرە و سنوێخی دەنگان چکاگەر لەم بارە بێ زەحمەتەوەکو پێویست خەڵک دەنگ بە کەواتە بۆ ئەوی ڕیفراندۆمێکی سەرکەوتومانەوە پێویستە ژیانی خەڵک باش بکرێت و خەڵک ئاژ بکرێتەوە بەڵێ حیزبەکان خوان ئاش بوونەتەوە بەڵام یەشتا میلەتان بەتەواوی ئاژ نەکرێت اونجا بەڕاستی قەیران و دارایی ژوای لەکرایان کە تااقەتەوە نییە زەحمەتە
بکرێ تۆ بەسکێکی برسیەوە بڕۆی بەرەو سنووقی دەنگ بۆ کێ بم بۆی بم کە برسیمەکە بە بژێم باشکە ئەچم نەین تا چەند پێت گرنگە ڕیفراندۆم بکرێت ڕاپرسی بکرێ بۆ ڕاگەیاندن دەوڵەتی سەربەخۆی کورد چونکی دەوەر ئەوەی خەڵکی هیچ معیشەتێکی نییە دەوڵەتی کوردیشی چی ڕاگەێنی کا دەوڵەتی کوردی ڕاگەیاند خەڵکی معیشەتی بڕوە معیشەتی کەس ناوە کاسپی نییە ئەو بازاڕێ بەشای خۆتان هیچ شتێک نییە نە بازاڕێ نە شتێ نە کاسپیە بۆ ڕاپرسی و ڕێفراندۆم پێویستە سەرتا ژیانی خەڵک باش بکرێت ژیانی خەڵک باش کرد معاش خەڵک بدرێ هەتا حکوومەتیشی چی خۆی ئەگەر ڕیفراندۆم بۆ مەبەستی جابوونەوە بێت لە حکوومەتی مرکزی عێراقی شتێکی چاکە بەڵام ئەگەر دوا بخرێت و تەخیر بکرێت و خەڵکی پێ مەشغوڵ بکرێت من لەگەڵ ئەو ڕەئیەنیم کات بەسەربردن شتێکی باش نییە کۆ دەنگێکیش نەبێت لە هەرێمی کوردستانە ڕیفراندۆم بە چیەکرێت ناوماڵی کورد خۆی ئێستا پەرتەوازەیە بتێ و نەتێ پەرتەوازەیە نوێنەرە چێ بۆ بەغداد دوو حیزبی سەرچێت ئەوانی ترچی ئەڕێی ئەوانی تر لەکوێ ئەلە ڕفراندۆم با بەڵێ بە نەخێر هەشت نەتیجێکی هەبێت شکاندنەوەی کووردا گەر شتێک بێت نەخێری لەگەڵا بێت خۆت لەگەڵی دای من هەمیشە لەگەڵ سەربەخۆی هەرێمی کوردستانە بەڵام شێوازی سەربەخۆیەکە چۆن چۆنیە ئایا ئەو سەربەخۆیە ماڵوێرانکەرە یاخود بنیادنەرە ڕای جەنابێت ئامادەکاریەکان چین کە پێویستە پێش ڕیفراندۆم بکرێت ڕێخستنەوەی نێوماڵی کووردە کاراکردنەوەی پەرلەمانە پێت وایە بەبێ پەرلەمانم کارە سەرکەوتوو بێ دڵنیایی ئەم کە سەرکەوتوو نابێت نەخێر هەر شوێنێکەوە هەر موقعەکەەوە لە هەر شوێنێکی پێگەیشی نێودەوڵەتی بێت لای هەز دۆستێکی کورد بێت دەڵێت تۆ نێوماڵەکەت ڕێخنی کە نێوماڵەکەت ڕێک نییە ڕیفراندۆمی چی پەرلەمانەکەت شوێنی کاراکردنی یاسایەک هەموو کار بەڕێکردنیشی وڵاتەکەی تۆ لە شۆ دەرەچێت لە پەرلەمانەوە دەرەچێت کە ئەو پەچی کەوت بێت ڕیفراندۆم چی یعنی چێگەێنێت جا و کاتەش ئێمە شارەزاییمانێ لە قانونەکان ڕێکارە یاسایەکان ئایا ئەو یاسایەکان باشتریزان ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی ئەوەی هەیە کە و ئەمرە دەربکات ڕیفراندۆم بکرێت ئایا لە سڵتەکە لە دەسەڵاتی پەرلەمانیان لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵێ هەتا ئێرە ئەوەندەی هاوڵاتیانم دواند لە بەرنامەی پەیامی تۆدا سەبارەت بە پرسی ڕێفراندۆم بۆ هەرێمی کوردستان بۆ چوونەکان جیاوازن بەگشتی تا ڕادەیەکی باش زۆربەی هاوڵاتیان لەگەڵۆدان کە ڕێفراندۆم بکرێت و دواتر دەوڵەتی سەربەخۆی کوردی ڕابگەێنرێت و ئەمە ئاواتی هەر تاکێک لە ئێمەیە کە دەوڵەتێکی سەربەخۆمان هەبێت بەڵام ئەوەی کە لای هاوڵاتیان جێگەی پرس و تێڕەمانە ئەوەیە دەبێت پێشوەختە ئامادەکاری بکرێت بۆ پرسی سەربەخۆیی کوردی و بۆ پرسی ڕێفراندۆم هەندێک پیان وایە دەبێت نێوماڵی کوردی یەک بخرێتەوە لایەنە سیاسەکانی یەکدەنگ و یەکڕابن هەندێک پیان وایە دەبێت هاوڵاتیان ئاش بکرێتەوە لەگەڵ دەسەڵاتی کوردیدا چونکە لە ئێستادا هاوڵاتیان زۆر پەست و تووڕەن لە حکوومەتی کوردی و لە ڕووی ئابوووریەوە ژیانیان بەرەو بنبەست دەگات بۆیە بۆچوونەکان جیاوازن لەم بەرنمەیەدا هەموو لەگەڵ ئەوەدان کە بەڵێ ڕاپرسی گشتپرسی ڕێفراندۆم پێویستە بۆ کوردستان بەڵام پێویستە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە بتوانین چوادەوەرەکەمان ڕازی بکەین بتوانین بە جۆرە لە جۆرێک ئەم ڕێفراندۆمە وا بکەین کە دواتر کاتێک کە ڕێفراندۆمان دەست پێ کرد لە ئەنجامبەکەی پەشیمان نەبین چونکە لەوانەیە بەڕای هاوڵاتیان پێیان وایە هەندێک جار ڕاگەیاندنی دەوڵەتی سەربەخۆیی لەوانەیە دووچارێکی خراپی لێ بکەوێتەوە کە دوجار میلەت باجەکەی بدات بۆیە هاوڵاتیان پێیان وایە دەبێت نێوماڵی کوردی یەک بخرێت ئامادەکاری بۆ بکرێت و بتوانرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی و دیپلۆماسی کارێکی باشی بۆ بکرێت ئەو کاتە دڵنیاییەکیان هەبێت تاکو بتوانن لە ڕێفراندۆمەکە سەرکەوتوو بێت ئێمە لەگەڵ هاوڵاتیانە زیاتر ئەم پرسە تاوتوێ دەکەین با بزانین بۆ چوونەکان چیترمان پێ دەڵێن لەگەڵمان هەبن کێ هەیە حەز بە سەربەخۆیی نەکات کەس هەیە ڕیفراندۆ قبوڵ نەکات حکوومەتی چی بکەین ئێمە پەرلەمانمان نییە ئێمە درۆ دەدەسێ خەڵەتانە ڕیفراندۆم و
ئاڵا بەرزکردنەوە و ئەسڵ ئەساسی نیە والله من هیچ ئەمەلێکم بە دەوڵەتی سەربەخۆیی نییە ئاهێ بە میلە تابێننەوەوانێ مەسەلەن ئاهێ بە میلە تابێنەوە بژێر خەڵک باشکەن وی خەڵک باشتر بڕابرە و سنوێخی دەنگان ئایا ئەو سەربەخۆیە ماڵوێرانکەرە یاخود بنیادنەرە دەنگ بۆ کێ بم بۆی بم کە برسیمەکە بە بژێ باشکە ئەچم نەین وڵی ڕیفراندۆم بە شتێکی باشی نازانم لە وڵاتەیە بۆچی سیقم پێێنێ لە بەرەیە وڵاتە تا دێ بەرە دواواچێ من لە دیگین هیچ لە ناوخۆیە هیچ نین بەڕاستەکەی پێویستە سەرەتا یەک بین ڕێکەوین یەک دەنگ بین بەتاکێ دەبێت لێرە یەک دەنگ بین لە ناوخۆیە باش بین سەری کورد وڵاتێکە عینی ئێمە بێگانەمان خۆشتێکە لە خۆمان بە بڕای تۆ ئەو ئامادەکاریانە چین کە پێویستە پێشوەختە بۆ ڕیفراندۆم بکرێت وڵی بڵمتی نازانم ینی ئێمە هەرچی قسێ بکەین ینی بەرپرسەکانمان زیاتر مەسوولن بەرپرسەکانمان هیچ نین ینی لە ناوخۆی هەر کۆبوونەوەکەن و کۆبوونەوەکەن و هیچ نین ناخۆیانە پێگەین نازانم پێگەنیان بۆم خەڵکەیەت پێگەنیان بە وەزاکەیەت تۆ لە ئێستا پێ و گرنگ نییە نانە هیچ پێم گرنگ نییە ڕیفراندۆم نەکرێت هیچ سیقەشم پێ نییە لەبەری وڵاتەکەمان هیچیا بەسەر نییە ئەوە بەشێک مەمەدە سوورکاوەیە بەشێکمەوە دەزیێرانەوەیە ڕیفراندۆم لە وڵاتی ئەمە هیچ زەروریەتێک نییە وڵی وەکو ئێستەوە کەوت دەوڵەتانی دەوروبەر تووڕەبوون زەرور نییە بەڵام ئەگەر بیشکرێ شتێکی زۆر باشە ئەگەر ئێران و تورکیا و بەغا ڕازی بن کێ هەیە حەز بە سەربەخۆیی نەکات کەس هەیە ڕیفراندۆ قبوڵ نەکات کەس نییە وەزان بە تۆشەوە هەر قبوڵیەتی وایە بەس ئەگەر بیێڵن دراوسیەکانمان دەست نەخەنە کاروباری ڕۆژانەمانەوە وایە ئێستا زۆربەی دەوڵەتەکان تووڕەبوون لەبەرەوەی ئیشەکەی ئێمە پرسمان پێ نەکردوون وایە چی بکەین بۆ ڕازیکردن دڵی ئەوان نازانەوە ببین بە پیاویان ئایا قوبوڵەکرێ لەسەر شانی من و تۆ بین بە پیاوی ئەوان ئەمە ڕیفراندۆمی پێڵێن نا تۆش ڕازی نیت بەوە وایە ئەمە حەقیقەتی بازاڕە ئیتر وەک هاوڵاتیەک لەگەڵی دای من لەگەڵیان ئاگەر بکرێ بەیانی لەوە چێ پێش هەموو کەس بچم ئەگەر نەتیجەی باشی هەبێت پێدوانیە پێشەوەی ڕێفراندۆم بکرێت پێویستی بە ئامادەکاریە با طبعا دەست تۆ خۆت ئامادە کردو ئەنجا هاتووی ئەم پرسیارە لە منەکەی وایە تۆ بۆ مەسەلەی ڕیفراندۆم هاتووی بۆ خەڵک خۆ ئامادە کردووە ئەبێ ئەمانیش خۆیان ئامادەکەن دەوروبەرەکە ڕازی بکەن ئەنجاوەکنێ بە خەڵک بڵێن ئێمە ڕیفراندۆم ئەنجامەوە بە بڕای تۆ ئامادەکاریەکان چین وڵی ئامادەکاریەکان هەر ئەو ڕازیکردنی و دراوسیانەیە گینە کێ هەیە حەز بە سەربەخۆیی نەکات کێ حەز بەوە نەکا بێ بە دەوڵەتێکی سەربەخۆ وایە دراوسیەکانمان نایڵ سەربەخۆ بی ئەنی سێ بە تورکایە بەغایە ئێرانە تۆ ڕازیکەی بە درێژایی مێژوو بە هیچ شێگەوان ڕازی نەبوون ئەکرێ هەر چاوەڕێکین تاکو دڵێوان ڕازی بێ یەخر ئەوان لە ئێمە گەورەترن کاکە یعنی ئەگەر ئێوارە چوار تیارە بنێر لە وڵاتانم شارانە ئێمە قەسم بکەن کێ هەیە دەستی بگرێ ئێستا تۆ لە بناری قەندیلا بە ئارەزوی خۆی قەس فەکرێ ئەوە تا ئێران لێرەیە لە کەرکووکە لە بەغایە هەموو ئیشەکان بەدەستەوانە بەدەست من و تۆ نییە یعنی ئەگەر تۆش بۆ من عاکرێ مەیاڵە بێن منیش بەیانی نایاڵم بێ کەس نییە بتوانێت دەستخاتە بەریە ئیشەکان ئەم حەقیقەتانەیە ئیتر تایە چۆن بە سیاسەت چۆن لە خەڵک تێگەین و بەغەڵەتا و بە زەرب و تەقسیمی خۆیان ئەیکەن ئەمەیان شتێکی ترە ئەگینا حەقیقەتەکان ئەمەیە وەڵی بەدەستۆ ڕیفراندۆم ئەم بابەتەوە من تەسەوڕەکەم شتێکی وا نابێت کە بەدڵی گەلی ئەمە بێ بەڕاستیگەری کوردستان زۆر بابەتەیە نەکەوتە سەر ئەنجام وەکو ڕێخستنەوەی بڵێن ماڵی کوردی و کوردستانی سێ لە بارودۆخێکی زۆر دژواردایە یان ڕیفراندۆم بۆ ئەو بابەتە بەڕاستی شتی گرنگترەیە باسکرێ شتمان هەیە بەڕاستی کە یعنی پەرایۆز خراوە زۆر ئەوە هەڵەگرێکە قسە لەسەرەوە بکرێ بابەتی موچەی بەڕاستی موچە خۆران ئەوانە شتێکن زۆر لەوە گرنگترە کە باس کرێ بۆ میلەتە ینی بەڕاستی میلەت هاو ینی هیلاکە بەدەست مابەتەوە بڕای تۆ ئامادەکارەکان چین کە پێویستە پێشوەختە بۆ ڕیفراندۆم بکرێت وڵی بەنسبەت ئەو بابەتەوە کە بڵێ بکرێ ئیسا زۆر بابەتەیە کە کوردستان ئیسا لە قەیرانێکی سیاسیین تقریبان ئیسا حیزبەکان بە بابەتی ڕێخستنەوەی
ینی بەرلەمان کە کارا بکرێتەوە و مەسەلەی کوردستانانی ئەم مەشاکیلی حیزبایەتی شتە نەمێنێمانە زۆر گرنگە. ئیستا بە ڕاستیەکەم زۆر بۆ بابەتە. یانی شتێک نییە کە بێتە مای دڵخۆشکەرە بۆ کوردستان. ڕای تۆ باش نە لە ئێستادا؟ وەڵی ینی بشکرێ شتێک نییە شتێکی ئەو تۆ دەرناچێ کە ئیسپادە هەبێ بۆ کوردستان. وەڵام پێم باشە. پێ باشە؟ بەڵێ. ئارە وەڵام. لەسەر هیندا لە زەکەش سپیری لەسەر ئەمن ڕەنگە دینی سەر بەخۆی؟ بەڵێ. باشە پێم باشە. ئامادەکاریەکان چیە؟ پێویستە چی بکرێ؟ پێویستە هەموو شتێکی بۆ بکرێت کاراسانی بۆ بکرێت بۆ هەموو شێوەیە. ئەتە چی پێویستە ئەو ڕێگەیە بۆ بکرێت تایە؟ چی پێویست کاراسانی بۆ هەموو شتێ بکرێت؟ یعنی چی پێویستە بۆ ئەم کارە بۆ ئەم ڕێفراندۆمە پێویستە بە هەموو شێوە مشتەکانی بۆ ئامادە بکەن. ئەتە چی پێویستەکە من ئەوان خۆیان ئێزانن چۆن پۆشە من زیاتر شارەزانیم لەوە. ناوەڵا تا چەند پێت باشە پێ زەڕورە لە ئێستایا بکرێت. آخر کە ئەوان هیچ نەکەن چی بکرێ؟ هیچ شتێکیان دابین ناکرێ بۆ خەڵک دابین ناکەن بۆ خەڵک بۆی نەکرێ باشترە. ڕێفراندۆم تۆ بە گرنگی نازانی ڕاپرسی گرنگێزانم بە کاتێ بە گرنگێزانم کە شتەکانی دریش بکرێ لەگەڵێ. شتی وەکو چی؟ وەکو چی؟ ئەبێ ئەو مەعاشی خەڵک دابین کات وایە ئەڵێ پارەی نەوت هەموو ڕۆژە ئەڵە پارەی نەوت دیار نییە چی لێ وایە وان نییە. پێویستە سەرەتا ژیانی خەڵک باش بکرێ بە ڕای تۆ خەڵک چاک بکرێ اینجارە ئەوانە ڕفراندۆم بکەن. لە ئێستایا تا چەند پێت گرنگە ڕیفراندۆم بکرێ؟ پێم وایە کاتەکەی گونجاو نییە. بۆچی؟ چونکە مقەوماتی نییە. تۆ سبەینێ دەوڵەت دروستەکەی مقەوماتت نییە سناعەت نییە تیجارەت نییە سنوورت لێدا بخەن هیچ بەرهەمت نییە. هەموو ئەمانە کە نەبوو خەڵک بەچێ بێتە ڕێوە ناڕوا بەڕێوە. بەڕای تۆ پێویستە سەرەتا ئامادە باشی وە بکرێت؟ بەڵێ وڵاتێک ئەگەر مقەوماتێکی اقتصادی بە قووەتی نەبێ ئەگەر دەوڵەتێکی سیستەمی نەبێ مؤسساتی نەبێ دەوڵەتیشی بۆ ڕاگەێنی وانە؟ چی کە بەلا تۆ گرنگە هەبێ؟ پێم وایە یەکەمین شت ڕێخستنەوەیە ڕێخستنەوەی ئەم هەرێمە بچووکەیە ئەم هەرێمە 3 ملیۆن ئینسانیە 4 ملیۆن ئینسانیە تۆ نەتوانی 4 ملیۆن ئینسان بەیەکەوە بگونجێنی لەکوێ توانی سبەینی هەرێمێکی 4 ملیۆن کەسی لەگەڵ ئەم دنیاە بگونجێنی. ئاڵاکەی قازی ڕەمزی میلەتە بۆ سەر بەخۆیی جەرگم لەدلەتە کوردم و کوردم دەوڵەتم ئەوێ بەدەست لە ناودەست دەبا ئاڵاکەمان سەرکەوێ. ڕابۆچوونەکانی هاوڵاتیان لەم بەرنمەیەدا سەبارەت بە پرسی ڕێفراندۆم بەو جۆرە بوو پێویستە سەرەتا نێوماڵی کوردی یەک بخەین لایەنە سیاسیەکان دەست لە ناو دەست بن میلەت ئاش بکەنەوە ژیان و گوزەرانی خەڵک خۆش بکەن پەرلەمان کارا بکەنەوە ئەو کاتە دەتوانین ڕێفراندۆمێکی باش بکەین و دوجار سەرکەوتن بەدەست بهێنین و بەرەو دەوڵەتی سربەخۆی بڕۆین. بەڵام بەبێ ئەوەی کە نێوماڵی کوردی یەک بخرێ و میلەت ئاش بکرێتەوە و پەرلەمان کارا بکرێتەوە مەحاڵە بتوانین لە ڕێفراندۆمدا سەرکەوتن بەدەست بهێنین. ئێمە ژیوادارین ئاڵاکەی قازی محەممەد لە هەموو شار و شارۆچکەیەکی ئەم کوردستانە بە کەرکووتیشەوە بە تەواوی و بە شەرعەتی پێدان هەڵبکرێت و دەوڵەتی سربەخۆیمان هەبێت. ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خی گەورە پشت و پەنایی هەموو لایەکمان بێت.